بس مكاني مالي عثمانة يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه أنا روج التاي وردي أرجع ودباري باب فلان دادني رنج بخسار داتشي باب فلان دادني رنج بخسار داتشي يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه وش نهرب والله لا يهيني. دوکسانەکە هاتن ئاسیا گیان گیان یاخوا جەژنێ پیرۆز جەژنی تۆش پیرۆز هەموو بێ، ساڵێ یاخوا بەخۆشی ئیشەڵاوەنیان بانەبم یەخوا مبارەک خوا تۆش مبارەک ئالێرە و دانیشە خۆش بێمە ئەو دیوتەوە باشە بەقوربان باشەوە نەهاتن ئەوان نییە بەیانیتان باش؟ ئەی بەیانی باش ئاسیا جەژنی مبارەک بێت. ئەی خوا مبارەک جەژنەکەش هەرێ دەماڵە ئەبێ ئەڵەی فیلکە وا ئەفلێنیتەوە مبارەکیکە یاخوا پیرۆز بە عوسمان جان گردنم ئازاکە. گردنە خۆش و ئازا بێت تۆش گردنی من ئازا ئازایەکەم بەڵام تۆزێ درۆکەم کرد. ئەسمان کاک خۆ پێوەتی بەس من درۆزن نیم وەڵڵا دەمی هەچێکەکەی دوێسە خەریکی درۆە تەوا دەدانیشە یاخوا خوا مبارەکیکە. خوا مبارەککە لە هەموو لە جوانەکەم جوانەکەم. ماشاءالله ماشاءالله ئای لەگەڵ هەرە بە قسەیەکە لە نیەتی کچە عەمەل جوانەکەم کچە جوانەکەم. لە نیەتی عەمەل ئەوە خاڵە بەکرد ماچی کرد ماشەڵڵاڵی جلە شووە. عوسمان دەسێ پێ کردەوە کاکە هیچ لەمانەکەمان نەخواردو تا جەژنەکەی من زۆر جیاوازترە بڵێکەنی جاجلی کوردیم کوردوە ئەوە چییە؟ ماشاءالله ئەوە کوڕە. وا مبارەک قوربانی ئێستا پیاوی باوی من هەر پیاو بووە. ئەڵێ بولاجی دەدانیشە کوڕ یاخوا ئەوە چییە؟ ساڵێک خۆشی ئەرێ بەکرد هەز ناکەی پێڕەکەمان دانێکی نوقسانە. واللهی ڕاستەکەی بلە دیارە لەوانەیە هەستە کچم چوبڵیکە. دەقسی بەقسی باوخت کچم واسی لێبێنە. ئاسیاجان تۆ چ باوکە. ببەش بە چشتەکەی تێکرا دوای بلە بەهاتە کاکە یەکدەقەت جەژنەوە نابێ بێت دەلای بە کچم دەلای بە جا بە کەوچک خەریکی سناکی دەلای بە لەوە نەجات بە هەموو جانەوە بێ کەوچک لای بە کوڕم دەلای بە بێشانە کردو ئای بە با خەڵکە و سفرە خوانەمان نەبینێ لێبێنە دەوازیان لێبێنە. بلێکیان بلە خۆ ئێستا بلە خۆی گۆڕیوە زام تۆ جوانی یا پورێت بسمیللا بلە ئەوە چییە؟ پورێت ئەو خواوازم نەبێنە بێت تااقەتم جەوم نییە. ئەوە چێشتە لە ناو جێگاکەی بە قوربان تااقەتم نییە. دەی هەستە باوجدان و بێرم خێرا خۆ بگۆڕ هەستە دەی ناخۆم کاکە هیچ ناخۆم نە نانەخۆم نە هیچ دەبێت تااقەتم وازم نەبێنە. ئەوە چییە؟ تۆستە خۆ بگۆڕە وەرە سەر سفرە نانێکی خۆش دەستکەرە ملی بابە هەستی پەیام خاڵە بەکرد هەستە دەی ئێستا کاکەم باوکمە ڕێز و حرمەتم هەیە و لەسەر سەرم بەس کاکەم زۆر بێت تااقەتم تۆ نازانم چ مۆزوعێکم هەیە. هەدی مۆزوعی چێ بە من مۆزوعەکەی دالیە. دیسانەوە دالی ئەیوا چۆن بێت تااقەت نام ئەو تا خەڵ خوشکبرای هەیە و ئەو تا خوشکبرای منیژێکی شامۆ نەکردم پەنگیشان بۆ من نایەوە. پەنگی چی بووە؟ ئەمە لا خۆیتیان پشتی ئەگرین و دالی بۆ ڕازیەکەن و کەچی قوڕیان کرد بەسەری منە نایەم کاکە نان ناخۆ. هەدی چی بووە تۆ بۆم باسکە بزانم چی بووە دەهەستا وازم نەبێت. دە تۆ هەستە وەردەی دەی لەگەڵ پوری خۆی ناخۆ وەرە کاکە تۆ بڕۆ وازم نەبێت. دەی بە ساقی بم یەکنان و چێشتم ڕازانوتەوە برنج سەر بە کشمیش ئەڵێم پوری ئاسیا ئایا شلەکەی چییە؟ قەیسی تۆ باشە کاکە تۆ بڕۆ من خۆمیە.
دەهێستا لەگەڵ پولی خۆی دەهێستا کاکە جان پولێ جان تۆ بڕۆ مخۆمیان کاکە باس بێنە ئینکاری ئەڕۆ بەس بی ها چاوەڕێتم لەسەر سفرە دەوازیان لێبێنە با سناپی خۆیان بکەن جەژنە گەنجن عوسمان جانی خواردنەکە مەکە کوڕم دەلای بە عیبە کاکە هەزارە هەماڵی نانی نییە دەلای بە ئێستا ئەویژێ هەستی پێیان ئەو بۆچی چوون چیتان کردو بۆ بلات نازانم کەتتان ناوەتەوە چی فەقیر و زۆر بێتاقەتان چیتان کردووە لە بابی پیاوەتی بەسەریشمان ئاشکارا ئێستا کوا بۆ نەهات بەو خوایە جەژن نەبووە ئێستا پیس دێتان تووڕە ئەبوو بەلە کوا بۆ نایەتی پێنامەڵەوە جەژنە لە تێکە ژنەکە درەنگە تێکە ها ئێستا هاکە هادایمە تێر پۆل بلە هات نەهات کەیفی خۆی نە یادیا دەڕێمێکی خۆی بەردەمی دەباشە کاکەت کەسە لە ئاستی خۆیت بۆ منیش ئاوتان بۆ مناوەکان تێکن باوکم دی کاکە خۆت دێ بلا بلا ئەیکوا گۆشت وەڵڵا گۆشتم لێرە ناوە یاخوا دەستی خۆش کچێ کچەم عیبەکەی وەختی گۆشە چیرێ گۆش بە 25,000 چیە پارەی پێ بچێ گۆش کرێ مەگە خوا پیاوەکان من حەقی پارەم چییە جەژنە من گۆشت مەوێ چەم ماڵی وای ئەو برنجەشی نیە لەخوانەی بڕێ بەکر کاکە تو بۆ سەر لەکچەکە تێگەی کچم ڕاستی پێ بڵێ پارەم پێ نەبوو تەواو دەبی خوندی خوارد ئاوی خواردەوە ئەمە بۆ تۆ ئەوە ئای دەستی خۆش بێ کوڕەکەم جەژنە عەلەیکوم ئەسسەلام بلە چۆنی خوا مبارەککە ئەمە چێتی ئەڵێ پاپۆڕەکە و خەرق بووە ئەو جوتەش باشن چی کوڕم بۆ بێتاقەتی بەم جەژنە ئاخر وڵی باکۆی ڕاستی بە بێتاقەتی دانی کوڕە کوڕی باوکم ئەو ماڵە بە کەڵکی ئێمە نان ئەوان دەوڵەمەند و ئێمە فەقیرین کوجا مەرحەبا چۆن بۆ یەکەبین کاکە والله جا بەکر خۆ فکرێ کاکە دەوڵەمەند بەشک و ئێمە لەم میحنەتە ڕزگاکەن شتێ پارەمان بەنێ و وەنی تخوا باوکە نییە وڵا خۆ فکرێ بەک بەخوا عوسمان جان بەقسی ئەم بەکراکی واجۆ مۆزوعانی بەردێکی خەتەسە بەساقەوم ئەوان دەوڵەمەند ئێمە لەگەڵ ئەوان نابونجێ تەواو جەژنە جارانەکە کوڕ ناخۆ دەبخۆ ئەدە ناخۆ هەناخۆی نەخێر ناخۆی قیروسیا باشە ئەخوا خوا بازی خۆ بە قوربان ناخۆ حەز لە قیسیە خۆ باوەنەکەم خۆ ئەرە خاڵە بکرد بەڵێ ئەرە دەفعم کە تەکلیفێکم لێ بکە دەفعی چی بکە بکاکە ژەو تاڵێن دبی خۆڵی نایخۆم ئێدە کاکە بیخۆ پارێ بخۆ تەکلیفێکی لێ بکە بەشم بیخۆ کوڕم بیخۆ هەر لەبەر مبارەکی جەژنەکە پارێ بخۆدی پورە بلە قسەی جا کردووە پیا و قسەی کردو تازە نان ناخۆ وەخت و سەعاتێ بۆ نێ تۆش کوڕەکە بابی خواوە لەوانەیە شەرم بکە دەبی خۆ کوڕم بیخۆ نانەکە بخۆ ناخۆ باوکە ئێ بۆ ناخۆ ناخۆ جۆم نییە لە چاو دەرەهات کاکەنی تووڕەمە بە خۆ باوەنەکەم خۆ بورە بلە تازە قسەی جا کردو کەوتی ناخۆم کوڕی من پیاوە ناخوا دیعی ناخوا باشە من و بێقڵێ بۆ چی بوو کردم حتی بزانێ ژیان تەکلیفم لێکەن سەی چۆنی خوۆن دەستی پێیان سەی خاڵە بەکردکە دەی خاڵە بەکە تەکلیفێ بکە ئەلێوە چیە و قەیسی ئاسیا لێ ناوار ئەگری من نەخۆشە چاوە خۆش بێشە داخواردنە نەگاڵتە ئەتوانێت داقا یانێسا کەس تەکلیفم لێ ناکە حەزەکەی تەکلیف لێ بکەین دەفەرموو بیخۆ کاکە دی بۆ نایخۆی وڵی خۆم کاکە خۆم کەس منەتی پێی نییە وەڵا نەخوا خوانی درەخوا ڕستمان بی ناخۆم کاکە جۆم نییە لا حول ولا قوة هەی کوڕم تۆ بووە ئێستا چیە مشکلەی تۆ بەس تێ بکە ناخۆم کاکە مۆزوعی کچێ لە دڵمایەوە نایخۆ چون جیرمان خواردە بەم جەژنە باشە تەلەفۆنە مەڵانیە چیە خێر پیرۆز بای وشەز بێت ئەبێ تۆ خەڵک دەست پێکە عوسمان جان لێ لە ماڵ نین بۆ لە ماڵین هەتی و ئەلۆ بەڵێ ئەلو ئەرێ عوسمان ئەو پەندە چ بوو بە منتاندا بە قوربان ئێمە ئەو نانەتیریاکەین بە ڕێک و پێکی تاوێسە کەس گرەی لێمان نەکردووە سەبەب گورە عوسمانەی هاوار هەرچی مشتری هەیە لێم ڕەویتەوە هەر هەمیان دەڵێنەوە نانە دەیدەنە خەڵکی چوونە نانتان لێمەندوزی تێکردیا خەوە حاڵە وەرە بابە بۆ خاتی خوالی من دۆزی چۆن نەکرێتە ناو نانەوانێ ئەرێ ئەم بەیانی کێ بوو هەویرەکەی شێلا کامتان بوون وڵاوەی ڕاستی بە عوسمان جان من بوو شێلا
ئەی چێلی من دۆزی پێ کردو یا خوێ ناوەڵڵا خوێدانرا بۆ چونە خوێم پێ کردووە لە کامەوە تێکرد خاڵە بەکرد وەڵاوی تەنیشتیەوە ئەوە کیسە شینەکە ئارە وەڵا وەڵا باوکە من دام نابوو بۆ عەرز سڕین هان تۆزەشتی پێوە بوو ئەولی من دۆزی بوو کاکە مەولوجیان بە قوربانم خەجاڵەتی ئیشەڵاشتی وا ڕوونایەت داریچکە نەخێر عوسمان لە دوای جەژن مێنەوە ئیشێ چاوەڕاست بەس ئەم جارە عەفومانکە وعدت ئێمە جارێکی کە ئەگەشتی وا ڕوویە 1000 شەقمتی هەڵە ئەلۆ ڕوو 5 دقیقە باشە ئەڵێ دوای جەژنە بێت لەو دوکانە نەبێنن ئاخر لیمەندۆزی کراوەتە ناو ئاخر ئاها بەکێ لیشکاوم هەموو شتەکە کەتاکەی توێ ئەجینە کاکە جاران بۆ لایلۆ نشینەکە خوێتیا بوو بۆیە سەلیمە دۆزی یەک دەخە بە یارمەتیدان باوکەجان تۆ فکری باشت لە ئادی ئیشیش کەمەوە ئیشی تری چی بەخوا هیچ ئیشێک بازی لێبێت بیرکەرەوە دەدەی کوڕم هەستی خۆتۆ زیرەکی وڵا مەگەر چی بکەیت بۆم هاوە ئەلێرە ماوە دەدەی کوڕم با دوعانە پێیاکەین ئیشێکی زۆر جوان دوکانی جۆلانە دانێت چی؟ جۆلانە سنگەری نانە باوکە دوکانی جۆلان دەرم مناڵوشە دییان سەرەکەون بەپارە چاڕۆ لە گیاوە دوکانە بە قوربانە ڕۆڵەوە لە ساڵێکا سێ ڕۆژیشمان هەیە هەر جەژن و جەژنە هەرەوەی وەڵام ئیشیشکە بۆسە هە لێرە باوکەجان ئەزبەری دوو پاقلا فڕۆشم لەوەردە مەڵی داریە جارێ ئەزبەری دوو پاقلە بەیەکەوە هەر ناڵێ شێتە پێ دوایەوە خۆ ئاخر ئەم عوسمانە هی ئەوەی ئێستا دانیشن سەوڵ کەمە ناوێنەوە خڕخڕ یاسمان هاوارکەی پاقلە بەخوێوە بزانە خەڵک چی آخر لە بەردەی ماڵی داریا 4-5 وا ڕۆژی بای 2000 لێ فرۆشت وەرە کوڕەوە کەی فکرێ برا مەعیشەتەکە هەر لەسەر شانی منە دەبیرم لەگەڵا بکەن و کاکەش مەطعەم بێمە دانادێ پارێ ژ نەکاوە یەک فکرێکم وایە بەس خاڵە بەکرد بەدڵت نەبوو ڕێک مەکەوە قسە پێت کە تۆ زۆر منەشکەینەوە ناوشێنم پێی نادێت ئێرا دین بکرێ ئەی خۆمم چی نەشوێ لە خێماژین وەڵا فکرەیە کۆرە عوسمان فکرێکیە خۆمان بچینێت ئەی خۆمان لە کابرای گرینەوە بکرێ دیزە بە دەرخوانەیە شتەکە ئالۆز مەکەن تکە کاکە منەڵم بە ملیۆنێک ئەیینێ چین و نایبە 500 من فکرەکەی ئەوەی کەدام نامەوەستم چی بوو ئێمە ژوورمان زۆرە دوو ژوور بۆ خۆمان هەڵەگرینەوە باقیە دین بکرێ والله ئافرم فکرێ واللهی ئافرم ئافرم باشە بەشەکێ ژوورێ بۆ کوڕەکان و پیاوەکان ژوورێکی بۆ کچەکان عوسمانجان تۆ یەک کچێ کاکەی من و ئاسیا کاکە قابلە ژوورێک دانم بەتەنیا بۆ ئەوەی هەم عەشاماتە بڕژێنە ژوورێکەوە بیم کەوتەوە بۆ خوا بۆکم فکریش تیشکێ کردوێتوانێ احتیمالە بۆ مستەقبەل بیری لە دالی کردێتەوە ئێمە شوێنمان نییە نۆرەی ئێوە خۆراو بەسەری خۆمانە دالیچی و مالیچی مردو و مرێ مشکلەی نەفەریشمان نابێ ئەچینە بەردەم وتێلەکان لەوێ ئەوەستین لەوێ ئەوەستی مشتری مسافر نایە گەشتیار و شت بۆ نمونە بە 300,000 لەوێ گرتوێتی ئێمەڵی وەرە کاکەوەرە لای ئێمە بە 150 دین بۆ بە 150 بە 145 بەس چۆن ئەوە چۆن بیکەین یعنی ئیدارە شتەکەی چۆن ئەبێ مدیر و بەشەکان هەمووی جاکرێتەوە باوەکە هی وتێلەکە طبعاً چێ مدیرە منە حتما باوکن ئێمە چی بەس یەکشترم کاگەستی تەداخلی بکەم ئەو جلانەتانە بێ بگۆڕم باوکە ئەی طبعاً نازانم هەچەند سەی تۆ هەموو جیانە آخر قۆبچێ معقولە بە بیجامەوە دەوەڵە باوکە سێ هەموو جیانە قۆبچێ قاتێ لە بەرکە بۆی باخێشتێ چاکەت یعنی عوسمان مەقسەیانەوە چاکەت و پانتۆڵ لەبەر باش ئێمەژی تنجلی هەر لەبەرەکەی بۆ خۆمان وەریە وڵای بەش لەبەر سەڵات و فورمان دەستکەی عوسمان بەخوا پێم خۆشە بەڵاکە تۆش خۆ بگۆڕەمە چێ بکڵاوە ئەوە مناسبەتی جێژنە عوسمان جاویستم شتێکتان بۆ باسکەم لەسەر ئەم جەژنە نەتان هێشت خوا عافیان کە ئەوە ساڵی هەفتایە باو بۆ ئەوان کاکە دەبا باسی کە خۆمە درۆنیە بەقسێکی حەقیقیە ماجان ئەم کاتە خەڵکە لە شەشی بەیانەوە هاوار هاوار بوو خوا مبارەکی کە خوا مبارەکە ئێستا بەم مۆبایلە کە دوو کەلیمە ئەنووسێ یان نەینووسێ
کەی جێژن ماوە کردە بەکروانیە من ئێستا حالەی کیلۆنیۆ نەقڵم کڕیوە چکرێت بەخوا 500 دانابێ 500 دەنگ بۆ بە هیوای 500 کەس بێ بە ماڵە بەخوا چاو پێ ناکەن یک دقیقه بیانمەتان یک دقیقه نەزانم پێگەین بێکشی دێ باوکە باوکەوەی لەبەر دەکەم نازە بەچە سێ کڵاتێکە مەڵی بنیشتە جویانە ئەی نازم بووی لێ وەڵا هەردەوە چێم شڕاسیا لە قەیلیای بقات ئەوە دەستێکە پیانەیە تۆزانە بگۆڕ ئەوە پێشوازی دەخەڵ نەکەی بە قورآن زیڕاکە خواوە نە من بۆ جێژن باشە علا کول نەسا هەستی جان چی بکەین ئێمە ئێمە با بچین هەشتارەکان بێنی ئەوە یاڵە مامۆ ڕاوچە با قاپەکان لابێن بەڕە خۆستا نایەن باوە ئەچین ئەگەڕێین لە لای ئۆتێلەکانەوە وەستین ئەم لە ئەو لای دوانێک پێشەوەی دەرچین تەلەفۆنتان بکەین باش یەکشتان بیست لە هەمووی گرنگتر واز لە هەموو شتێ بێنن باوکەژیان باوکمی خەمە سەر و سەرچاو 1 دینارم نه پارەم ناوێت ئەو گەشتیارانە خۆزانی ئافرەتیان لەگەڵای کات لێکم ڕجات لێکم ئاگا لە وەساکە بێنە بابا عیب ناکەی تۆ ئەوانە مسافرن هاتون گەشتیارن دوایەکێکی بە شخصیەتی بەهیبەت نابێت بچێ پێشوازیان جان ئێستا وەشی نەماوە و ساڵان نەماوە باسیشن بکات لەخوا بەزیابێ ئێستا کم بووەتەوە ماوە تۆزێ ماوە باوکە وەڵا شەکرشکان مەجال نەبووە ئەژینە ئەو ژنە هەرەهێنم باوکە ئەو دەستانەوە ماچەکەم باوکمی پێڵاو لەسەر سەرم احترامە دێ ئاگاو لێ بێت تەلەفۆنمان بۆ بکەن هەستیەکەی خۆتان بێ لا بمعنای کلمە ژن وتە چی کچی من؟ ئەرە وەڵا کوی کەرە بە ساقم بەس بنا خوراسیە ها؟ خوراسیە کۆیەکاتەوە چۆن ئەو ئیشەکە چاکەمان بۆ بێن خێرا نەوەکو گەشتیار بێت هەمووی بەجێ هێشت ئەڵێ بەس من خواردوومە نەسیەوە بە قوربانە بێلا زۆگیان ئەڵێم ئەگەڕیتەوە ئێستا چم مژدەکەیت بەداری ئەگەری بینی چەند جوان بۆ بەساقم نەنەخەمە نەبێ ڕۆژە سەر و پێ ڕۆژە لە باقە دانیشن کە باب شنی بەساقم دێجارە خۆ حەویسی نازانێ قسە بکەین هەردووکیان نەبێت خۆ من حەزەکەم بەیەک بدەن خۆ دەزانی تافی بەسەرۆت و سامانمانێ کچووکری خۆمان بۆ خۆمان ئەی چی؟ چونکە ئازانم ئەگەر لازۆ بێتەوە هیچ خێرەکی تیانە بۆ ئێمە ئەوە تۆڵەی چی؟ وەرە ئیشم پێتە وەرە ئیشی چی؟ داری ناڕۆی ئەمە لە کەیەوە لێ ئەلا چۆن؟ وەرە داری وەرە نەکەوی چم نەکەوی داری بەلا زۆم بوون وتم هەموو ئەڵەمانیا بگەڕی وەکو داری جوانە دەستەکەن نەنەواز لەوە بێنە ئەو ساڵۆنە هەیەشوی زۆر جوان بوو ئەیڕۆ لالی ئەوەنمانە ساڵۆنی هەیە وتی وەرە جوانە دەکەم بینی خۆمان بێنە دایکم جوانتری دایکی چیە خەریکی خۆیەتی پیاچەکەی نەکەوی وەرە وەرەشی پێتە تۆ وەرە ئیشی چی نەنەکە ئەڵێن ئەمە لازوێتەوەی کرد ئامۆزای خۆتە باشە بە ساقە و بمتەوە منیش حەزەکەم نەوەی خۆم بۆنەوەی خۆم زەوازکە نەنەگیان من جارێ نامەوێت زەواج بکەم هەتاوەکو نەیبینم نەزانم تەبیعەتی چۆنە و لەگەڵ من ئاگونجە ئەو کاتە ئەیڕۆ من بزانم خراپە تۆ ئێمێ شتیوانێ بە قوربانە بگوتریەتەوانەیە باشە نەنەگیان من وتومە خراپە ئەڵەن تەبیعەتی بزانم لەگەڵ من ئاگونجە یان نا نا خۆتان دوای قساکەن بێکەوە تەبیعەتا بێکەوە گونجێ من چۆن یاڵم بە بێگانەوە نایم ئەمە لەوێ جانانە جۆ لێگرتووی بێمە گۆچارم پیا بشکێنم نەزانم مشکیە شواتەوە بەس من نەزانم چمارێکەوە خوایەکیان لازم کارەتەوە من چی بکەم ئاخر چی بکەم
بەشکەم ناگەڕێتەوە خۆ تازە و تێگەڕێمەوە خوڕەکەمە من گیرایە منە بێ بۆ خۆم دانیشم بە سەری ئەم فیلمە بکەم قسەی بۆ کامێشکیە شواتەوە من نەزانم چی ئەکات هسي بقرعة من الله وكاك والله أو تاكا يكسل عندوني والله من مردم كاك ورا من يكفكر لم يشقى برو شي اللي قلت لك خلقي إن إخوانه ورا كاك اشتوانا بيه سكيورتياني ريسبشن يعني هر حامانة أي شيء كان يسكاك شيء والله ما عندي بقرعة شاوريك مثاني وما اشتغل هسي والله أو مسافرة طيب هلا عزيزي ياك دقة ورا السلام عليكم يروزا جاجنا قربان قربانه طبعا دايني بردقم شكليت شمان بينيا اجا عليهم يلا بابا الله يكيو كاك اوتيل ياك ماني درجة ياك شي مواصفات يا تبابي والله ورم لا تتورم بقصوبه تو شو شي تلاقيته ما بدي عرق درقي ورا لا مخوفي انا كرا اوتيل راقي جاكوزي حمام همش تتاع باشم والله هذه انا تعوم انا بيسام الدكتوره تشي برام لا كاك درام ها جومي انا جومي ابو يعلم قبل الله اقام لي ابو بود اسمك والله انا ابو لو قلتم شبكي نفسي سبا يا ابو كاك برو باب قري دب باب برو نشتي كي كاك برو الله ما أما بيني بخاقي خوا حالا ما تبرماش وشيء جعا وخريجي جعا رباك سير شكاله ساتك حد وحد خريجي تشورو تشرسي مردو مري بو باك توسيك تنجوا شاكم كرتوا ها واش هذا ما يخو باك بو حاب حقي خوا باك بيخو وازي لاني حد بس السيف جوالي دينا بس شو كم خبزان بشو قال بس ايه جعا كل قبل دايك رايك مبودان دواي ورا باك دوان بودان اي بودو وجه ورا جعا دور باك ورا جعا هو شاكين ورا جعا يكشي على مدانا وبسرح متي دايكتا الفاتحه بابو واسم بسم الله الرحمن الرحيم هذا شو بقى هذا يدري زمان بقر جري بقول الجاج دولة خقاية جواب زانت الشعرك مبودانا ضلك أبقاو ما شاء الله بمججني قربانا من مالم ويرانا لدواي توجه مجال من حالم بلشانا لبيرتا جمجان همو جمعيك بودا كردم باوشا كلانا تو لبيرتا ورنا والله باقا ما بنعرف عفري خويا كداك ما قام لنا ما تو كلام اخوان لا والله باقا هو بس تبش باقا من بويك شعر بينا محل الشعر جواب دمه هذا الشعر شوي تو شو زاد الشعر ولي ورا باقا خو قابيله من لشاق دانا بس ادرسم كتابك اني بري دامنا ام كتابم فول بو كتابك يترم هرب ولا الشعر دامنا ولا ونو تزيبه جعا مكتب تازم دفتي تازم دانا حمو تواب هي قرب سر من دور رجي جيبه شو بيشي من ببي خليجي تواكدي كتابك يتنبي ادم زام شعر دوشي هذه بولا بيك بخاطري ام ججني قربانا كم شعري بيتام لباكا مشكم وراء كل حي بعقل إيشي تونية أم شعره بس هذا هل لباوك دي هي جوع جانانا والله هلا توي باقا أنا الشعر باقا تقول هيك شوفيهم إيه دويني سيوا خان بيوتا إيه اطفى إيه دوي رحمتي باقو تشاوي نوعك يعني شي والله تشاوي زور هنا شي دي حزناك ماجر لما جوير ما شاي جوانا يعني لا والله جوانا ودي شاي زور تربيتنا معه خصو خوش تو زاني ازاني سيوخان هر بخوشي واي بيوتوي الناس سيوخان مني زور خوشه انا بخوات ونازاني عليهم علي شي هر امر باركم امره تنا باوك اخر عيب وميوان يعني يتو يسبم ججنا وبو قربال خيتهم مالو عيب باوك يعني بخنا جواج بخدوا ججنا شراب فينشي ان شاء الله ان شاء الله جواج جشن احدثك كم بسر مسرح حكايه همويه يكسر شو نعمتك كوبتر بنيشيت اشنازو نعمتك خم النبي باوك تخوا بيرجع موي
ئەو بڵندی سایقت دەرکە زۆرم داغەتەوە حدوو هەزار شەقی بۆ تەواو کەم خەمە سەر سیارەکە تێگەشتی سەر سەقفەکەی سەر سەقفەکە لێ خڕێتەوە سایە بۆ لەشتی من تێناگەی کەم بە سایە کەم بە سایە بەڵام پیاوانە لێ خڕا دوستۆ گشتی نەکەی دەماچی جا یەک تەبیعەتیشی هەیە سێوەخان ئەچێ بۆ هەر شوێنێک تێگەشتی دوو مەڕەهێنێ کاپ سێ بڕێ ئەکەین بە کەباب پلە گۆشتی دەرەهێنین ئاوێکم بەدەمیەوە ئاوێکە بەدە دووەم برێ ماریا ئەگەر لازۆ بگەڕێتەوە دڵنیام سێوەخان دالی ڕازیەکات ئەو کاتە هەرچی سەروەت و سامان هەیە ئەکەوێتە ژێر دەستی سێوەخان کەواتە پلانەکەی خۆت دەست پێ بکە باوکە ڕاستاڵن لەگەڵ بەیەگەشتنی عیشقەکان شیعرەکانیش کۆتایی پێیەت ئەرە بەخوا زۆر ڕاستە بەگەیشتنی عاشقەکان هەموو شتێک کۆتایی جاکوا من بە سێوەخان بەگەشتمایە و ئەم دفتەرە نەعەنەتی سووتانایە بەڵێ بەڵێ یاخوا بەخێر بەستە چاوم وەڵاهی فۆزان یا قوربان خەریکی ئەمیش و کارم لە خزمەتانم ئەمریکا جافەر بڕۆ دالیم بۆ باکە بابێتە ژوورەکەی پشتەوە مام ڕەشید تۆش بڕۆ بەلای شەکانتەوە بەسەر چاو ئەمێ بۆ دەچم پێویست ناکە جافەر تۆ بڕۆ جعفەر وەرە بۆ چوەڕێ وەرە بۆ ناڕێ تۆ ڕاستە بزانم بۆ خۆ بە کوردی قسە بەساق ئەزان بە کوردی قسە تۆ نازانی تێگەێنی ئوسڵوبەکەی من جوانە تێ تۆ ڕمە ڕۆستە بۆ بە بەنگلادێشی بە قورعانە تۆمەڕۆکانە خوا چەند بەرمدا تۆ سێم هەتیوە وەکراتە سوورۆڵی ئەزبەریە ئەمرین نەمێنێ باشە نەنەگیان من قەت شتێک وتوو بە قسەم نەکردبێتی بەڵام بۆ ئەمەیان بە قسە و ناکەم منەڵم هەر شوی پێ بکەوتەوە بۆ واکەی من شوو بۆ کوڕە ناکەم دایکی نەسیحەتی کردووی تۆ هەر شتێکە بێڵێ دایکە نەنەگیان تۆ تێدڵی من بشکێنی ئەوڕە لە بۆ سێری مەکەی ها وەرە بزانم وەرە چی دێ وەرە جەژن پیرۆز بە سێوەخان دوێنی تۆش پیرۆز بێ ئەڵڵاه جعفەر چەنە جوانە ئەخ ئەبێ کەی بێ پێی بگەم ئەوە چێ لێ باوکە گێژەکەتی کورە دەیەڵا دەی ئەمڕۆ جەژن یەکسەر پێی بڵێ چی دێ بزانم چی لێ قسە بکە سێوەخان ماریاخان وتی بانگی تالیم بۆ بکە کێوتی ماریاخان نەخێ لای منە ئیشم پێیەتی ئاخەتەی سێوەخان نابێ قسەی بشکێنم خۆتە زانەی گەورەی ماڵە بێ قسەی بڕوات نەناچم بۆ لای سێمەوانە دەبڕۆ خۆتان بەسەر ئەتانێ پلاندانێن خۆت و دایکە خۆمەزام چەند پلاندانیم ڕقەمی ئادەروێشم لە زۆرە دەی لازۆ هەڵیگرە لازۆ چۆنی ئەگەر نەبە ساقە و بێ ئەڵێم ڕۆڵە نەکەوتی تەڕێ لە فڕۆکەخانەی دەباشە بە ساقە و ماگال لە خۆ بێ لە تارەکە نەکەویتە خوارەوە زۆر سەر لە پەنجەرەکەەوە دەمێنی بە ساقە و بم دەباشە دەی خوار لەگەڵ خوافیزی بێ چی بۆ دایکە بۆچی بۆم بکە ئیشی چی پێما کچەم نانکە هەر بڕیارێک با سێوەخان هەر بڕیارێک با ڕێک جێبەجێی ئەکات ئەنجا من چی بکەم چۆن چی بکەی دالی پێشەوەی کە ئەم بڕیارە بات ئەبێ ئەمە پلانێک دانین دایکە تۆ بەجدیتە چی بکەم چمە کۆمان هاوارکەم بڵم شومەوە ورنەتاوە دالی ئەوە ناڵێم ئەی چی بکەم کوڕەکەیە شڕوشێتێکە نازانم چییە شڕوشێتەکە شڕوشێت کێدا ئەوە ناوی چی بوو بروسک بروسک بۆ تۆ ئاگاو لە خۆتە دایکە ها ئەی تۆ نەبووی تەلەفۆنە بۆ بروسک کرد بلۆکە کردوای ئەوە دنیای قسەی ناخۆشە بۆ کوڕەوت بە من تەو کوڕە فەقیرە نابێشی پێ بکەی تۆی لابێشە بە کوڕی داڵەمە بکەی من شتی وا ناکەم کچم دالی بۆ خاتری خوا بەس بە قسەم کە ئەگەر لازۆ تۆ حەزەکەی ماڵ و سامانەکە بکەوێتە دەستی لازۆ نەخێر دە تەلەفۆنی بۆ بروسکەیش دەبێ ئەو کوڕێکی باشە تەلەفۆنی بۆ بکە و ڕازیکە بابێ بۆ ئێرە بۆ داوات دایکە ئێوە من تاشێت کردۆ بە تۆ نەمکەم دەخێرا ئێستا لە بەچۆمە تەلەفۆنێکی بۆ بکە بابێ بۆ ئێرە باشە باش تەلەفۆنی بۆ کەم ئێستا کاکە ئەوە نابێ بە قورعان هەست یەک شتی پێ بڵم
خۆم هیچم نەکردو عوسمان بە جۆش بەزانێ جاوەرە کاکە بە دەست بەتاڵی بڕۆینەوە بە قوڕا حیاو ناموسمانە بە نابێ بەتاڵی بڕۆین کاک نابێ من ئەوە نابێ هاوارەکەم کاکە عیب نییە برا کەسابەتە کەسابەت هاوارەکەم یەک دەقە وەرنەوە وتێلمانەیە باشترین وتێل هەموو خزمەتێکی تایە مەساج مەزباح یەک خاڵە بەکرمان هەیە دوڕی واتان بووەکە لەسەر ڕقم دێ وەرنەوە باشترین ژۆر مشتری بە ئاوا دێ بە قوربان چێڵێ ئەلو بروسک گیان چۆنی؟ جەژنیشی پیرۆز بێ. جەژنیشە تۆ پیرۆز بێ هۆی باوکە ڕۆنە بێ. بروسک هەواڵێکی زۆر خۆشم پێیە بۆ تۆ. چییە بە قوربانم بیلە؟ ئەزانی چییە؟ چییە؟ حەزەکەی بێتە داوام؟ تۆ باسی چییە گەردی؟ دووبارەی گەرەوت خوا؟ کوراڵم وەرە داوام چیاڵێ حەز ناکەی؟ ئەخە بە قوربانی چاوم هەیە بەم جەژنە ژن بخوازێ؟ پەشیمان بوویتەتەوە؟ چییە؟ ئەلو بروسک؟ نازانم دەنگە دەنگێگێت. ئەلو بەڵێ دالی خان تۆ کێ؟ من برای بلەم. ئاها ئەزانم کوڕە ساختە چیەکەی؟ ئای بەڕێزی خۆت بگرە خات و دالی. ئەدی بێرۆ دەست بروسک؟ ئۆستا بلا بزانە چێ بلا. ئەلو ئەخە بە قوربانی چاوم بەم جەژنە هەیە ژنی مارە کرد بێ؟ جەژنی چی؟ ئەمە ئیشی خێرە داخوازی جەژن و شت ناناسێ وەرە دەی خێرا وەرە داوام. وەرەوەی بەسەر هەردوو چاوم. گوێ بگرە. ئەگەر ئەتەوێ من بەدەست بێنی ئەوا بێ ئەمڕۆ ڕێک بێتە داوام. ئەگەریش نا ئەوە من شۆکەم بە کەسێکی تر. ئەو تۆ بەڕاستە بە قورعان قوبوڵی ناکەم مێردوو بکەیت و شوو بکەیت. ئێستا ناو نیشانەکە بۆ نێرم باشە؟ چی بوو دەی خێرا؟ تەواو ئەڵێ ئێمە داوات. هەستی یەک شتێ با پێ بڵێم چی؟ با ئەمەم لە دەست دەرنەچێ بە قوربانم چەم زۆر خۆشەوێ من. ئەزانین چی کە ژنم هێنا کەسابەت دروستە بێ کە ژنم هێنا تۆش ژنێنی پێیام شووەکە ئەسە گیانی ژنێنێ احتیمالێ بەکەی جوازە درۆگان بێنێ با بڕێنە ژوورەوە ئەم هەواڵە بە باوکمەوەم بڵێ کەسابەتەکەم کاکە وازە کەسابەت بێنە کە ژنم هێنا کەسابەتیش دروستە بێ جا ئەو ماڵە دەوڵەمەندیشین با لە دەست خۆمانینەی هەسە با بڕێ هەسە بە قسەم کە هەسە بڕە با ئەبێ ئیلا من قسەی خۆم بەرمە سەر لەگەڵ سێوەخانە تر ئەو کاتە یا من یا سێوەخان تۆ بەسەر بکە بکردم عینەکە داگرڵی لە حیمەکەی دەلای بە کاکی خۆم و حەزەکەم بێنە دەتۆ بمەرە بۆچی بدەم وەرە بابا من موتیری ئێرە نیم دەبێنە دەتۆ بم بەس نشکێنی ها دەبێنە زانین چۆن بۆ پێشوازی خەڵک ئەوە هیمە کە جوان وەنیە ئەسمانەڵی جۆرانە جیمای ئابم جوانی چی بەو کڵاوە ئەڵێ کە پرەی بکرێ ئەوا مستەقەف دیاری واڵا باوکم مستەقەف نایکەمەوە نایکەمەوە حازرم کردو بۆ بۆین باخ هەرێوەتیو بۆ نەهات وەڵی نازانم عوسمانەوە بۆ تەلەفۆنیشیان بۆ ناکەی ئەحواڵیان پرسی جا من وەحدەم بێنن دەتۆ بۆی بکە بەکر بەلێ ئێ وەحدەم پێ نییە بەکری چی پێ نییە قەت پێی نەبووە کاکە خۆبیکە چی بکەم خۆ ناسون دەست داکا بە جرفانیە تۆ بۆی ئەم کە تۆ گەورەی یامێ عوسمان جان ئەلو باوکە ئەلو باوکە ئەی جۆرەکەی وحدی لێگرتم ئێ باش چیەکەیتەوە تا لێرە سەلام عەلەیکوم چۆنت؟ ئەو بەتەنیا هاتنەوە ئەیتوانێتم ێستەیەکی یەک تۆپەڵە مشتریان پێ گەشتیارە هێننەوە باوکە لە مشتری خۆشتر هەواڵم پێیە بڵێ چییە؟ ئەخوتە چییە؟ دەی چییە؟ باوکە وەڵا ئەچین بۆ داخوازی هیچێ هیچ عەبدوڕەحمان دراوسێمە باوکە خۆمەڵە قابلی کێڵێ خۆتی چی تۆ باسی چیەکەی؟ ئەوە قسەیەکەی لە خۆتەبازی یەک دەقەبات تێوگێنم وەڵای باوکە جاماڵی دەلی تەلەفۆنیا بۆ کردم وتی ئێمە ڕازی نیوە توانی بیمارم کرد ئای من ڕاستی نیم ئەخ باوکە ڕازی ناوی نییە ئاخر نییە ڕاستەکە باوکتەکەوتی نییە باوکە جان ئەو خەمە سەر ئەو تەبڵی سەرم چاوی منی باوکمی بەڵام من ژنێنم خوارە داچانە بازی گیان من و ئاسیاش ڕازی نین کاکە گیانشن بێ ئەخە بۆ خاڵە کاکە نەپارەمان پێ ئەوان دەوڵەمەنگن ئێمە فەقیری کوجا مەرحەبا بە قوربان دەچۆ بۆ ئێمە بە خاڵە بەکەجان من نەمووی بۆ بۆنی ماڵی ئەوانی شو ئێمەش دەوڵەمە نەبین ورە بابە منتانەی هێنم تۆ لچی لێ نایی ئەخە دەیێنم ئاخر نایە ئەخە دەیێنم ئەی بینیت دەوڵای ئەو ژن بێنە منی شووەکە
گیان وڵا تەواومان کرد عوسمان کورەمە هەمووی گڕی گرتووە ئەوڵێ تۆ هاقی من ڕووەکەم تۆ ژنێنی من شووەکەم ئەمە بواکەنی و بۆ خاتی خوا یەک دقه ئەوڵە گرگرە تۆ خۆ دەبینی لوتێڵی چاقی سۆپەرە چەنە باسی باشە نایهێنی یعنی نایهێنیت کچم دالی چی بوو تەلەفۆن بۆ کرد؟ ناوەڵا تەلەفۆنم بۆ نەکردوەوە. دالی ئاگادارم لازۆ بەڕێگاوە چی بکەین؟ هێ من چی بکەم؟ ئەڵم باوکە دەتخوا ڕازی بە باوکە تۆ خوای دەباتمەدا سەرماکە زوات تەلەفۆنی وەکو بڵێ نایم بڵێ باوکم وتێتی نابێ بچن یاڵە دەی ڕازی نابی ناخێر ئەبات ئافرم عوسمان بابا پیاو عوسمان ئەمە چاو سوکردنەوەی چی نەبێ دەمانخوا ئەوە بروسکە دایکە. ئەلۆ بروسە گیانگەیشتی؟ ئەزانانی چی دالی جان بە قورئان نازانم وڵای خۆشم نازانم چی بکەم باوکم ڕازی نابێ چی؟ ئەو تۆ بچری چاڵی نایە؟ گوێ بگرە کاک بروسک ئاگادار چەکەمەوە کە هەر ئێستا یەیت بۆ داخوازی کچی من بۆ تۆ کچی من بەکەم مەزانی نایە بۆ داخوازی کچی من بۆی ئاگادار چەکەمەوە یەیت باشە نایەت خۆت زەرەرەکەی بڵێ نایم بڵێ نایم باوکەوە گوێم لێگری نەگوێم لێ بوو کوڕم دەنگی زۆر لەوژنە ئەزانانی چی بە قورئان باشە کاکە باش ئێسایان باش وەرە چی ئێستێم کوڕم ئاخر وەڵڵاهی ئەترسم ئەم ماستەبنەوەیەکی تایە ئەم هەردیوەم سەری بکەم بە قەبری ئەستێ هەستەکەمانێت لەگەڵ مافیۆشتا بیبم بۆ عملی وشت بەخوا منیش زۆرە ترسم بیبەن حەبوو ئەمانەی پێفرۆشن بەم کوڕە بخوای باش شتێکی تر هەیە ئەو ماڵە زۆر دەوڵەمەندن من ئەڵێم ئەمە ئیشی قاچاقی پێ بکەن نا بڕواتان بێ ئەی من پارچە پارچەیەکەن و لاشەکەی فرۆشن کە باوکم کوڕە ڕۆڵە دانیشە کوڕم تەلەفۆن وەگوم من نایم باوکم ڕازی نییە باوکە یەک دەخەوەی سەر بای کوێتانە کرد باسی تۆ کوڕم بەڵێ ڕازی بە باوکە تۆ باشە تۆ بڵێ ئەم کوڕێ منیان بۆ چی بوێ بخوای باش شتێکی تریشە چی لەوەی عەقڵەکەی کوڕە با بە عەقڵی چی وەڵڵا بیخە سەر کەر زەرەرتە نەوەڵا عوسمان لەوانەی بیبەن جووتە گورچیلەکەی ئیشیان پێ بێت و بیفرۆشن بەخوا کۆڵە پاراکە تەلەفۆنی بۆ بکە بڵێ باوکم ڕازی نییە و نایە دەیڵ بیکە جعفر خۆیانمانە شێت مەکەن یەک ڕۆژ لە شوێنی خۆیانانین جعفر ئەو تە بکوێ لە دەرەوە گومارێخەم جعفر گیان ئەمڕۆ میوە شیرینیەکان جوان جوان حازرەکەی میوە شیرینی؟ بەڵێ بۆ خێر لەبەرێ ئەمڕۆ داواکاری دالیەت بەڵێ داواکاری دالیەت دالی؟ بەڵێ 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 خاتون چی هاتووە؟ نازانم وەرایەوە خێرا نازانم جعا وەڵیا جعا ئەسم چی بووە؟ چییە؟ مار پێوە یاوی؟ من تاقەتیەوەم یە خێرا شتەکان حازرکەن باشە چیەتی مار پێوە یاوی؟ شەڵامان وایە باوکە ئەی غاز لێ یاوی؟ کوڕە خۆزگا غاز گوایە ئەی چی بە چی وەڵی هاوە؟ بۆ چی وەلی هاتووە؟ بڵێ چی بۆ باو؟ ئەی چی بۆ نازم بزانم چی بڵێ؟ بڵێ کێشوی کرد باوکە کێشوی کرد؟ سێوە خام چی؟ سێوە زمانی برن سێوە وایگە ماڵە چه حرامە باوکیشم بەسە من دەبغی خۆمە هەی لازۆ دالی یەکەم بەژێنی تۆ هەی لازۆ سێوەخان لە جوان سێوەخان بە قوربانی من شوێن سێوەخان و چەکرێرە بەخۆزانم سێوەخان بەدبەختم بەگە تو خوا لە ڕای خوا ڕاستە سەری لە قورنێ ناوجەرگە برامە لازۆ چی بووە؟ لازۆی چی بەخۆیان لازۆ هەر ناناسم چێە سێوەخان تو خوا بێ بەدخمەکە جارێ بەدبەخت گراوم مەکە بە دووە بە قوربانی بم باوانشیە چێ واشێت بووی؟ سێوەخان جا بە قوربانی بم بەدبەختم مەکە 4 ساڵە 5 ساڵ بەدبەخت بووم ئیسا با بەدبەختم تو خوا بەر قوربانی بم چی دەبێت چی تێ ناگەم چی دەبێت؟ سێوەخان نازانم ئەڵێ داخوازی هاتو شووەکەی بڵێ ئەستا بشربت ئەستا ئەوە قسەی چێکە جارێکی نەخڵە تابێ ڕەشە بەرە قسانە بە بڵێ تێدەشێت ئەوە خۆی کردی باوکە یە کوڕم ئەترسم دوایی بوو فڕێنن باشە کاکە ئێستایان بە قوربان بێ ئێستایان باش ئەزانیشی چی لێسە ناو فڕێنن ئەزانی چی باوکە جا یەکەم فڕاندن نیە فڕاندن بۆ کۆتر هاتووە ڕفاندنە وەرە کوڕم چۆن ڕازێم خوازانە چی بەسەرێتەوە کەی ئەوانە ڕەفیقی ئێمە ئەوان دەڵەمان ئێمە دینایە لە بەرگوانان نییە ناوەڵڵا بەکەوتنی لەبەرەوە کوڕم بە قسەی باوکی بکە لە کەلی شەیتان وەرە خوارەوە باش یەک دەکە بەیانوە ئەڵەم باوکە وەگە ڕاستی بە ڕێگاکەی زۆر دوورەگە شتێ پارو پێ بێمە تەکسیم وەڵڵای یەک دینار نایە پارەی چی پارەمان هەر پێ نییە ناوەڵڵای بەڕاکرد نەڕۆ ئاخ زمانی ئەمەە درێژ وەڵڵای باوای لێ وەڵڵای ڕۆ پێغەمبەر سەجە قەفەریە بگرێ باشە
عثمان تو واز لبلدي نقيل وزياد واخوة باب الروح هذايتي ظلم بو سادي لم كزويا كره بو نتين بو شو قناه فريلين بناي جرنا بتين بو مع معنا والله راسك تو عقلت تو سيدي امانه قرعه نقلك تو هم يسينك عاديك لا تشوص يا كان امش دار خايله تشكلت ونقله بكي بلي وتو باش يصبح معقد تبعسي نقلكي حزم بكر بس ام مشكله بلم لك هول بيت هواء واز ده موضوعيه ومسافر وقشتي على الناهيه نعم والله تازه بالمان حاضر كردو مكا بشكي باكم بابا ناكرت وتشي بواكي الله فاهم تو حزنك براكو جميله بر والله اي حزنك كثير جواني فيه بر والله اي حزنك في بلا بوريه والله دم يشكن ايبو باكم بلا بيان يا بلا بابولا اي باش واحد بيبيان فيديا كان بلا بابولا ايه يعني ما ديك ما تو خو اكسم زو تو خو انا دالي كتم لازو واقشتو بروسك بونا قشتو اینجا من چو زانم تو چیه زانی دالي تلفونێکی بۆ بکە من شێتەکە نەزانی خێرە تەلەفۆنێکی بۆ بکە اخي باكم رازين من چی پێ بڵێم باش نرد لي راسي ما تو قاله مكتم زو خوش زور جوانا بيان باك رو تلفون تأشيد ما الو الو بروسك چۆنی گەشتی بابا اسا بريكم بقرعان والله يخش انت يا ماما اسا بريكم بس تشاو بروسک کاکە ئەگەر گاڵتەمان پێیەکەی با بزانین من سەروەت فسابانێکی زۆر جوانە خەمە بەردەست کچێکی جوانە پێشکەش ئەکەم هەموو شتەکان ئەوەی تۆ ئەتەوێ من بۆتی ئەەکەم بەس ئەوەنە لە تۆ داوا ئەەکەم لۆکەیشنەکەم بۆ بنێریت و من بڵند بنێرم بە شوێنتە باشە من ڕاستی زۆر باشە زۆر باشە دەی خوات لەگەڵ خواافز چاڕی تۆ ئەەکەین خواافز خواافز بچی رازیت براگەش نییە اخي باشا بس باكم انت رازيني تو بالخطو بچی راضیه بیت لا راضي بعد تو مش ما راضي على بام من لو كيشنا تيكشنا لازم شيء اخوه لو كيشنا من بنيره بوي بس باكم زانه تورا ما انت تورا بده بوي بنيره بقربان دي اخي بس هالشيء هو باكم يعني لا ده او رقمك دي ورقمك ديتي اها لا بلا زوره ترسم شتك لا ترسم ايوا قربان اخ برو وصافي خش يخون لا طاب لا كوجني اخر لا والله چی بکەینە بە پلانەکە سەر بگرێ بڵند بڵند بەڵێ خان مەکەم بڵند گیان ئێستا لۆکەیشنێکە بۆ نێرین ئەچی بە دوای و کوڕایی یەنی بۆ ئێرە کامە کوڕخان مەکەم کوڕەکە بووی کە یارمەتی دالیە ئەوەی دامەکە ناوی چی بوو بروسک خێرا لۆکەیشنەکەی بۆ بنێرە با بچە بە شوێنیان لۆکەیشنەکەم بۆ بنێرە بەبان هەردوو چاوە باشە خان تۆ بڵێ پلانەکەمان سەر بگرێ خەفەتی لێمە خۆدایە گیان ئیشەڵا سەرەگرێت ئەڵێم لازۆ گیان گەیشتی ئەگرە نەبە قوربانە بێ ئەڵێم ماڵی سەمیری مامەت پێزانی بەڵێ ئەدی پار لێ دەرنەبووم دەوەرە بۆیە بەساقم باشە سەلامت بێ خۆ دە باشە خواحافیزە قوربانێ بم داپیرە بەساقە و بێ دە باشە دەی باش دەی خواحافیز خوان لەگەڵ ئەلو کاک بروسک گیان باشی کاک بروسک منەوە لە بەردەم شوقەکەتانە باشەوە چاوەڕێتانم
عثمان بۆ بکڕە سیبەتی حیوان هەبوو ویستم بکرم سیەکە بۆ ناو قەیسەکە بەس سی بۆ ناو قەیزی چۆنە لە بۆ قاتلی خوا خۆی دەسکی خەت کوژێنەوە وڵات چ بێت ئەوە چی بەڕاست بۆ بڕی والله ئەوە وەتەوە قساکەی سەری نەماڵە وازی سیبەرەکە بە شەرم پشی لەر سیبەرەک ناخوا چیزم زۆ بەخۆندۆ وەڵا بەقووەتە زۆر باش زۆر باش نەخێر مەسە سێ و کڵاوەتەکەم وڵی جیویان ئەو بۆی لاتوە وەڵی تمزانت لە ژێر هیلەکە ئاسیا قاچی بیانە وەڵی دەخۆ بۆ ڕەسمنەوەدا بەلە حەقێری پێ قسێ جەژنە خوڕی باوکم جەژنە بیبڕە ڕێگەلی بۆ کڵاوەیە ئامین ئامین یعنی ئێستا دەستکەین بۆ کرد باوکە جە بەئیزنی جەناب داوای لێ قورت نەکەم نازمە چەند سێ و کڵاوەت بیلیەم ئارێ چیەتی کڵاوەکەی تۆ زۆر لە بە تعلیق بەڕۆ وەسەر نایرسیگە بۆ تێکەیە دەی هەم پێگەنی دەی کاغرێوە تۆ بیلێرۆ نقڵەکە نقڵەکە بڵێ باشە دێ خۆمەی لە دێک سەلێەوە با بڕاکاکەوەتە بڕۆ ئەمە چی عوسمان بەڕاست و ئەمە هەڵە پەریا قەلەقی وەڵای عوسمان قەلەقی ئاوام نەدیوە من خەریکە منژەڵەت مەڵە بڵ شوێنێکی خۆ ئەزیەتەی دەکەم لێ بچۆ گەرشکاوە ئەوە قەلەقینی بەقورا قەلەقی ئاواکە